سەرەتا پێویستە حکوومەت هەرێمی کوردستان هەوڵ لە ڕابردووی خۆی بداتەوە بزانیتن چ غەڵەتێکی هەبووە یاخود چ کەم و کوڕێکی هەبووە لە هەر بوارێکی کە لە کابینەی حکوومەتی ڕابردوودا هەی بووە ئەو لە داهاتوو ئەو کەم و کوڕی خۆی پڕ بکاتەوە بە بوار بە گەنجانیش زیاتر بدا لەو کابینەی داهاتوو. پێم باشە حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتوودا زیاتر پەرە بدات بە کەرتی کشت و کاڵ و هەروە کارەبا چاکات بە ڕێگاوبان، چونکە ڕێگاوبانەکانمان زۆر بۆتە ڕێگر بۆ پاکوشێنی شارەکان لە شارێکەوە بۆ شارێکی تر. ڕۆژانە حادسەی تێ هەموو ڕۆژێک حادسەی لە شارێکەوە بۆ شارێکی تر. داوا لە حکوومەتی هەرێمەکەین بەنسبەت یعنی گرنگی بە کوردستاندا بەڕاستی حەزمان لێیە گرنگی بە کوشت و کاڵ بەنسبەت ئێمە کە فەلاحین ئەبینین ئێستا لە بارەی کوشت و کاڵەوە هیچ گرنگی یعنی کەم تەرخەمی تێدایە. حەزمان لێیە کە ئێستا کە وەختی گەنمە وەختی گەنم تەوزیعکردنە وەختی فەلاحەتە ئیتر هیچ گرنگی بە ئێمە نەداوە. حەزمان لێیە بەڕاستی یعنی چاوێک لەو فەلاحانە بکات، چاوێک لە بەنسبەت منتیقەی بەردەڕەشەوە کشت و کالی زۆر بەقوتە بەنسبەت پەتاتەوە، یعنی چاوی لێبی ئینشەڵا حکوومەتی داهاتوو ئینشەڵا حکوومەتێکی سەرکەوتوو ئەبێ. کابینە نوێدا حەزەکەین هەموو مافەکان بگرێتەوە بە کە سوکاری شەهید و گەنج و ئەنفال و هەمووی بدرێتەوە، یعنی وەکو یەک تەبابن لە ناو یەکا گەنجەکان. ئێمە وەکو هاوڵاتیەک چیمانەوێت لەم حکوومەتی هەرێمی کوردستانە چیمانێ بەس تەبابین لە ناو یەکە نەمافرۆشن بە خەڵکیانی دیکە، هەمومان وەکو یەک چاوسەی یەکتری بکەین. هیوادارم حکوومەتەکانمان هەموو حیزبەکان و لایەنە سیاسەکان یەک بگرن. هیوادارم دوا ڕۆژێکی ڕوونمان بۆ دەستەبەر کەن.